ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی خۆمان بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2019دا 25 حاڵەتی ئاگرکەوتنەوە لە ناوچەی شاخاویەکان و دارستان و پوش و پاوانی سروشتی سوتاوە بە هەزاران لە دۆنم پوش و پاوان و دارستانی سروشتی سوتاوە کە ئەمە وای کردو زیانێکی زۆر بگەێنێت بە ناوچە شاخاویەکان هەروە بە سامانی دار و پوش و پاوانی ناوچەکەن. بۆیە ئێمە ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی دارستان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کەوا هەڵسین پێشوەختە بە ئەنجامدانی کۆمەڵێک ڕێکار بۆم بەسیەوەی کەوا ڕێگری بکرێت لە دووبارە بوونەوەی ئەو حاڵەتی ئاگرکەوتنەوەی کەوا ساڵانە دەبێتە هۆی سووتانی ڕووبەرێکی بەرفراوان لە ناوچە شاخاویەکانمان گەمەش زیانێکی زۆر بە ژینگەکەمان نەگەێنێت. ئێمە لەلایەن خۆمانەوە هاوکارین و داواکارین لە هاوڵاتیان کەوا ئەوانەی کە بەو شێوەیەکی ڕێگە پێدرا و بکرێت ئاگربەر بکەن بەو شێوازە یاسایانەی کەوا ڕێگەی پێدراوە کە نەبێتە هۆی زیانگەیاندن بە سروشتی ناوچەکەمان.